باشە لەبەر چ ئاکرێ بە برنج و بەقالیەکەی زۆر بەناوبانگە؟ خۆی ئاکرێ ینی جێکی استراتیژیە جهێکە ڕێژەیەکە زورە گوندا خۆبەت گریتن بوویە سەبەتا خۆراکی بوو کوردستانێ ئەف جهە برنجێک هەیە کوێ بناوبانگە سەر ئاستێک کوردستانێ و دیسان سەوزەواتێوێ و مەڕ و ماڵاتی یعنی ئێکەوە کریە و خارناوێ ئاپتان بیدن چونکە جەیەکە هەمی سەرچاوێ وی بەڕۆبوومەوێ سروشتیە بوویە ئێکەوە کریە خارناوێ پتان بیدن و خەلکی لێرەش خەلکێکی ڕەسەنە حەستکەتن خارنەکە جوان دابین بکەتن خانومێت مەژی شارەزانە ماشەڵڵا ئێکەوە کریەک و بێگومان برنجی ئاکرێ جیاوازی چیە لەگەڵ برنجەکانی دیکە لەبەر چ برنجی ئاکرێ زۆر ناوبانگی زیاتری هەیە خۆی سپێ بارێدامە خاکە ئاکرێیان و ئەف ئەردێ ئاکرێ پیتە یعنی ئەکەوە کریەک و ئەف برنجێ ڤیرەنگەی جوان دەربکەویتن هەر دیسان دڵسوزیە خەلکی ئاکرەیە یان ئەف مزارعت ئاکرێ شارەزایی وانە و شیانە ڤیرەنگەی جوانی دەر ئەم ساناییت خۆین بەسەبە بەرهەمێ ڕەنج و مادی بوونە وان